ئینسان ئەگەر کەسێکی مرد پێویستە زوو پەلە بکە قەرزارەکانی ببژێرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتە سەر جەنازەیە وتیان ئەی پێغەمبەری خوا نوێژی لەسەر کە فەرمووی قەرزارە یا قەرزار نییە؟ وتیان وەڵی پێغەمبەری خوا 2 دینار قەرزارە. دەی فەرمووی من نوێژی لەسەر ناکەم تا قەرزارەکانی نەدرێتەوە. بۆیە لەوەیە کابرایە کەڵساوتی ئەی پێغەمبەری خوا قەرزارەکانی لەسەر من. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نوێژی لەسەر کرد، پاشان هەموو جارێ و کابرایە ببینایە ئەویت قەرزەکەی کابرا داوە. هەتا ڕۆژێکیان وتی پێغەمبەری خوا دامە، فەرمووی ئێستا گیانی سارد بوویەوە، یعنی ئێستا لە عەزاب کەم و عەزابی لەسەر لابرا. جا ئاگامان لە خۆمان بێ زوو قەرزاری مردوەکانمان بینەوە باشترە و خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء